منیش 5 مانگە معاشم وەرنەگرم. ئەو سەرۆکەی خیانەتکاری 16 ئابی لە گۆڕناچووکە خیانەتکاری 16 ئاب هەر ئەوەندە نەبوو هەڤاڵان. هەر بۆیە لە 25 نۆی 1970 ڕیفراندۆم کرا. لەبیرتان نەچێتن خیانەتکارانی 16 ئۆکتۆبەری ساڵی 70 ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەعامل لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. ڕاستی معجبی دیسان هەندێک شتی تایبەتی جەنابی سەرۆکەم سادەیەکەیەتی و خاکی بوونەکەیتی. یعنی هەندێک شت ڕەنگە خەڵک تەسەوڕ نەکا. مەسەڵەن جارێکیان ئێمە جەژن بوو بۆ جەژنە پیرۆزە چوینە ماڵیان لە بەرەوەی میوانێکی زۆر بووین چوین، بەڵام دیوەخانەکەی ئەوەندە بچووک بوو جێگەی هەمان نەبوو جەنابی سەرۆک خۆی هاتە دەرێ و تیم داوا لێبوردنەکەم لە بەرەوەی ئێمە ڕێگە ناین جارێکی تر مەسەلەی 75 دووبارە بێتەوە. یعنی وەختی خۆی ئەو ئەمریکایی کە ئێستا یعنی خۆی کردووە بە ناوبژیوان و ئەمانە لە ساڵی 75 هێنری کیسنجەر لەگەڵ شای ئێران فێڵێکیان لە مەلا مستەفای بەرزانی کرد. ئەم جارە ئەمریکا و باوکی ئەمریکاش ئەو فێڵە لە کوڕی مەلا مستەفا ناکات. بەڵێ ئێمە لە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئینکاری ناکەین. ئێمە ڕژیمی سەددامان هێناوە خەڵک. سەراحەت پێت بڵێم تورکیا مبادرایەکی ئاشتی بکات پەکەکە ڕەفز بکات ئێمە هەموو شتێکی قوتما بودجەیمان میزانێتیمان قاتع کردن.